سلااوتان لەبێ بینەرانی ڕووداوە بەخێر بێن. من نوێنەر فاتح لە سلێمانی و ڕاستەوخۆ لە گەڵتانم. ڕاگەندراوەکەی وەزارەتی ئەوقافی سووریا کە ناردبووی بۆ هەموو مامۆستایانی ئاینی و مزگەوتەکان لە سەرانسەری سووریا کە تێیدا داواکە مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکانەوە تەکبیر بڵێنەوە و دوعا و نزا بکەن بۆ سەربازانی سوپای عەرەبی سووریا کە هێرش دەکەنە سەر ڕۆژاوای کوردستان و هێرشەکەشی بە فتوحات ناوبردبوو. و سەرەتای ڕاگەیەندراوەکەی بە ئاەتی ژمارە 9 سوورەتی ئەنفال دەست پێ دەکات. ئەمە دووبارە پرۆسەی شومی ئەنفال دەهێنێتەوە بیری کورد. بەڵام دەمەوێت لەسەر ئەم پرسە کە بەڕاستی ئەم بابەتە بەکارهێنانی ئاین لە کوشتنی کووردا مێژۆکەی چییە؟ تاوەکو چەند دروستە بۆچی ئەمە دەکرێت لەگەڵ مامۆستایەکی ئاینیدا گفتوگۆ بکەم. بەڕێز مامۆستا فاتح شارستێنی. مامۆستا فاتح زۆر بەخێر بیت. زۆر سپاس مامۆستا نوێنەر. خۆشحاڵم دووبارە میێوانبی بەرنامەکەت ڕۆشن کردەوە. هەر چاو ڕۆشن بن. خۆش بیاخوا. مامۆستا ئەو فتوای ئەوقافی سووریا کاردانەوەی زۆری لێکەوتەوە. قسەی زۆریشی لە بارەوە کرا. تۆ چۆنی لێ ئەڕوانی؟ ئەم نووسراوەی ئەوقافی سووریا ئەم فتوایە چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. پێش دەستپێکردن و وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابەت پێم باشە هەستین وەکو ڕێز و شکۆیەک بۆ قوربانیانی ستەم لێکراو لە هەر شوێنێکی جیهاندا بن، بە تایبەت قوربانیانی ڕۆژئاوای کوردستان، ئەو کەسانەی کەوا لە گەنج و لاو لە پیر و ژن و منداڵ بوونە قوربانی لە پێناوی ئازادی خاکی باب و باپیرانیان کە خوای پەروەردگار پێی ڕەوابینی و پێی بەخشیون و بۆ بەرزی شەکاوەی ئاڵای کوردستان پێم باشە حرمەتی ئەوان بگرم و هەستمە سەر پێ. خی گەورە لێیان خۆش بێ، جێگایان بەهەش بێ، پاداشتی هەموو ستەمکاران بداتەوە و هەموو ستەم لێکراوان بداتەوە، هەموو ستەمکاران بە سزای ڕەوای خۆیان بگەن لە دنیا و لە قیامەتدا. ئینشاءالله. بۆ وەڵامدانەوەی پرسیارەکە بەداخەوە وەزارەتی ئەوقاف لە وڵاتانی بەناو ئیسلامی کە نە ئیسلامین نە دیموکراسین نە هیچ حقوقێکی ئینسانی تێدا دەپارێزرێ هەموو وڵاتانی عەرەبی وەزارەتی ئەوقاف وەزارەتێکی هەواڵگری چەکوشێک بۆ لێدانی وشەی ئازادی خوازان بۆ زیندانیکردنی مامۆستایانی ئاینی حەقبێش بۆ بەرگریکردن لە ستەمکار دژی ستەم لێکراوانی وڵاتەکەی خۆیان. بۆیە ئەوەی ئەوقافی سووریاش هیچ شتێکی غەریب و عەجیب نییە. ئەوە هیچ شتێکی تازە نییە و ئێمە لە کۆنیشدا لە عێراقیشدا لە ژێر سایە ڕژێمی هەمان بەعزدا ئەو ئەزمونەمان هەبووە. ئەگە بجەڕمەوە بۆ مێژوو بۆ جەناب ساڵی 1963 ئەمە قسەی بیسراو نییە، من لە کتێب وەری گرتووە. دکتۆر مستەفا زەڵمی زانای پایەبەرزی کورد لە کتێبی کاروانی ژیانم چاپی دووەمدا 2016 نووسینگەی تەفسیر چاپی کردوتەوە لە لاپەڕی 550ەکە کە خۆی لە ڕووداوەکاندا بووە. دەڵێت ساڵی 1963 عەبدولسەلام عارف داوای کرد لە سەماحەتی ئایەت الله سید محسین الحەکیم ڕابەری ئاینی مەزهەبی شیعەکانی عێراق کە فتواکانی زۆر بەهێز بوون لە عێراقی ئەو کاتەدا کە فتوایەک دەرکە کە کوردەکان کافرن، مرتد بوونەوە لە ئاینی ئیسلام هەڵگەڕاونەوە، سەر و ماڵیان بۆ ئەو جێشەی عێراق کە دەڕوا بۆ کوردستان و فەتحی دەکاتەوە. هەمان ئێستا و سیناریۆی ئێستا هەمان نووسراوی پێ بکە و پێی ئیمزاکە. بەڵام لەو کاتەدا ڕەحمەتی مەلا مستەفای بارزانی ڕابەری ئەو کاتەی شۆڕشی کوردی وەفدێک دەنێرە بۆ لای سێ زانای گەورەی کورد، دکتۆر مستەفا زەڵمی، دکتۆر محەممەد شەریف کە ئێستا لە ژیاندا ماوە لە هەولێر، لەگەڵ مەلا محەممەدی کوڕی مەلا محەممەد عەلی کوڕی مەلا محەممەدی ڕیسی گەڵاڵە، هەرسێکیان دەچن بە وەفدێک بۆ نەجەف. ئەڵێ کە چوین 30 کەسی لەلا بوو داوامان لێ کرد بە تەنها ببینین بە جلی مەلایەتیەوە چوو بووین، خۆمان ناسان کە ئێمە کوردین لە کوردستانەوە هاتوین، خۆمان پێ ناساند و 30 کەسەکە وتمان دەمەوێت قسەت بە تەنیا لەگەڵا بکەین، وتی هەمووتان بچنە دەرەوە، تەنها قایمقامی نەجەفی لابوو ئەوی لای خۆی هێشتەوە کە جێگەی متمانەی بوو. بۆمان باس کرد و پێمان گوت کە ئێمە ملەتێکی زۆر ستەم لێکراوین، گوند و شارێکمان نییە، مزگەوتێک چەندەها مزگەوتی تێدا نەبێت، زانە گەورەکانمان ئێمە هەڵنەگەڕاوینەوە لە ئیسلام، لە ماڵ و خاکی خۆمان دادانیشتوین. لەشکری عەبدولسەلام عارف دەیەوێت کوردستان خاپوورکە بەڵام فتواکە بە تۆ بدە. هەل لەوێدا سەماحەتی سید محسین الحەکیم پەشیمان دەبێتەوە و فتواکە دەرناکە و ناوی خۆی بە نەمری لە مێژوودا دێڵێتەوە و بڕیار دەدا ئەڵێ ئەگەر قسەیەکی نەشیاویش کرابێت لە هەمووی پەشیمانین و ئێمە هەتا دەمرین دۆستی کوردین و واقعیانی ژوا بوو، هەتا مردیش دۆستی کورد بوو، بەڵام کوردیش زۆر وەفادار بوو.
ئەوە تا لە کتێبەکانی مێژووی ئێمەدا مامۆستاکانمان بەڕێز و حرمەتەوە ناوی دەڵێنەوە. ئەڵێ لەو کاتەدا قایمقامی نەجەف قسەیەکی جوانی کرد، هەر کەسێ وشەیەکی جوان لەسەر ستەم لێکراوێک بڵێ مێژوو ناوی تۆمار دەکا. وتی جەنابی سەید موحسین الحەکیم، ئەگەر ئەوانە پیاوەکانیان بوونە کۆمۆنیست و هەڵگەڕاونەوە لە ئاین و کافر بوونەوە، ئەی ژن و منداڵەکانیان، ئەی منداڵی ناو بێشکەکانیان، ئەی باخ و ڕەزەکانیان، ئەی کانی و ئاوەکانیان، خۆ ئەوانە کافر نەبوون. معقولە بچۆ هەمویان پسووتێنی، هەمویان بچێکی فسفۆری لە ناوبەری ناپاڵمیان بەسەرا بارێنی تۆپوتاری لێرەی شتیوان نابێ. وایە ئەمە شتێکی کۆنە، ئەوەی سەیرە و جێگەی سەرنجە. عەبدولسەلام هەر بۆ خۆی بڕوای بە ئاین نەبووە، هەر خۆی باوەڕ ناکەم نوێژی کردبێ، هیچ پابەندێکی بە ئاینی ئیسلامەوە نەبووە. کەسی پەنا دەباتە بەر چەکی لێدانی چەکی ئاین بۆ لێدانی میلەتێکی موسڵمان. ئەوە لێرەدا جۆلانیش هەمان شت دەکاتەوە، محەممەد جۆلانیش لە سووریا هەمان سیناریۆکانی عەبدولسەلام و سەدام و ئەوانە دەکاتەوە، پەنا بۆ ئاین دەبا بۆ لێدانی میلەتێکی کوردی موسڵمان. چیان ئەوانەی کە ئەم فتوایە دەدەن مامۆستا؟ مامۆستایانی باڕێزی ئاینی ئەوەی لە ئاین تێگەیشتو بێ، من ناڵم خوێندەوار، چکەوان هەر یەکێکیان دالێکی پێوەیە لە پێشەوەی بە حساب دکتۆر فڵانکەس وەکو وەزیری ئەوقافی سووریا. ئەو دالە دالی دەروێشیە، واتە دەروێشی دەسەڵاتە، نەک دکتۆرای هەبێ لە شەریعەدا. دالی دەروێشێکی زنجیر لە ملی دەسەڵاتی وەختە. چی پێ بڵێ قوربان ئەوە دەڵێ، وتارێکی بۆ دەچێستا و تا خوێنەکانی سووریا بەیانی لەژێ دوو بەیانی لەژێر تاقیکردنەوەیەکی گەورەدان. ئەوەی کە دین و ئیمانی خۆی خۆش بێ، ویژدانی خۆی بپارێزێ، ئەبێ واز لە مینبەرەکەی بێنێ، بڕوا واز لە وتاردان بێنێ، بەڵام ئەو کتابی وەزارەتی ئەوقاف نەخوێنێتەوە. ئەگە هەڵینەوە شێ ڕۆژی هەینی لە خەڵبەی جومعە بەڵێ بێ هەڵوێستی هەبێ. ئەگە دین و ئیمان و ویژدانی خۆشی دۆڕاند، ئەوە کتابەکە وەکو خۆی کە بۆی هاتووە لە بۆردی وتاری ئاینی وەزارەتی ئەوقاف وەکو خۆی دەیخوێنێتەوە، میلەتی کورد بە تازە موسڵمان کراو دێنێتە بەرچاو. ئەو مەلایانە دوو جۆرن، مەلامان هەیە خەریکی داعوەی ئیسلامە، مەلاشمان هەیە خەریکی داعوەت خواردنە لەسەر ئیسلام. ئەو مەلایانە خەریکی داعوەت خواردن، چێ داعوەتیان کا و پاروی چەوریان بداتێ و موچەی گەرمیان بداتێ لەگەڵ ئەوەن. مامۆستا ئەنوێنە هەر ئەوانە ئەو مەلایانی وەزارەتی ئەوقافی ئێستای سووریای سەر بە جۆلانی هەمان کۆمەڵە مەلای جبە و مێزەل لەبەرەکانی سووریان لە دیمەشق کە کاتی خۆی بۆ بەشار ئەسەد دەیانگوت یا عەزیز و یا غەفار ئیحفەظ سەیدنا بەشار، هیچ نەگۆڕاون، چونکە مەلای بە هەڵوێست و بەما بدە لەگەڵ هیچ کاتێک ئاین بەکار نایەنێ. ئێمە ماسەمەد عەبدولکەریم مدەڕیسمان هەبوو لە بەغا، خۆی گەورە پلەی بەرزکا لە بەهەشتا. لە شەڕی عێراق و ئێراندا سەدام حوسێن بە خودی خۆی تەکلیفی لێ کرد کە بڵێ ئێران کافرن. وتی دەتوانم بڵێم ئەمانە دوژمنی خاکوونەتەوەمانن، شەڕی وڵاتم هەیە لەگەڵ وڵاتیاندا، بەڵام کافرکردنی خەڵک ئەوە بەدەستی من نییە. یەک هەموو شعرەکانی هەموو کتێبەکانی لە ماوەی ئەو کاتەدا کە ڕئیسی هەموو زانایانی عێراق بە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس وشەیەکی نەوتووە بەرامبەر بە وڵاتێک کە سەدام شەڕی لەگەڵا کردووە. ئەوە ئیشی ئاین نییە، من ئاینەکەم بەکار ناهێنم، ئەوە مەلای داعوە بوو، مەلای داعوەت خواردنیش ئەوانن. مامۆستا بۆچی هەمیشە کە تەماشای مێژووەکەی ئێستاش جارێکی دیکە دووبارە بێتەوە هێرشەکرێتە سەر کورد بە ناوی فتوحات، بە ناوی ئاین و بە ناوی ئەنفالەوە؟ ئەوە دوژمنەکانمان زۆر زانن، ئەمە هەموو دیراسەکرا و بەرنامەدانراوە لەبەر دووشت. یەکەم یعنی ئەی سەربازەکان، ئەم مرۆڤانێکی ئێوە بۆیان دەچن لە کوردستاندا، ئەمانە حیسابی مرۆڤبوونیان بۆ مەکەن، ئەمانە حیسابی کاڵایان بۆ بکەن. وشەی ئەنفال بۆ مرۆڤ نییە، بۆ کەلوپەلێکی جەنگیە کە لە جەنگا دەستت دەکەوێت لە دوژمنەکەت. واتە چی ئەنفال؟ ئیستیلاحاً وەکو دەگوترێت. بەڵێ ئەنفال واتە کۆکردنەوەی کەلوپەل و غەنیمەتێکی جەنگ لە دوژمنێکا کە نەیاری سەربازی لەگەڵی هەیە و ڕوبەڕووبوونەوەی جەنگ هەیە. ئیتر ئەم کەسانە کە فتوای کافرکردنی کورد دەدەن دەڵێن ئەنفالیان کەن، ئەڵێن فتوحاتێکیان بکەنەوە، مسلمانیان کەنەوە، بە سەربازەکانی خۆیان دەڵێن ڕوون و ڕەوان کە ڕۆیشتن بۆ کوردستانی ڕۆژئاوا، کە ڕۆیشتن بۆ کوردستانی باکوور، بۆ هەر شوێنێک کە هێرشتان کە دەستەریان ئەو مرۆڤانەی گرتانن حیسابی مرۆڤیان بۆ مەکەن، وا بزانە لەگەڵ کەلوپەلێکە مامەڵە دەکەن. واتە داماڵینی داماڵانی مرۆڤ بوون، نەک هەر ئاین بوون، هەر داماڵین لە مرۆڤ بوون، هەر حسابی نەک مسلمانی بۆ مەکە، حسابی مرۆڤی بۆ مەکە، ڕوح لەبەری بۆ مەکە، حسابی گیاندارێکی بۆ مەکە، حسابی بێگیانێکی کەلوپەلێکی بۆ بکە. خۆمە هەمومان بینیمان، ینی چەند ناشرین بوو، چ بەربەریەکە دوو کچی گەنج بگری، شەڕی کردووە، پاڕێزنا شەڕە گیراوە، ئەبێ مافەکانی دیلێکی پێڕەوا بینی بە پێکەنینەوە ئەمە دەیکەین بۆ جەنابی ئەبوو مجاهیدی فڵان شوێن بە دیاری، ئەها چۆن سعاتێک لە جەنگا گیراوە، ئەم سعاتە دەکەم بە دیاری بۆ فڵان سەرۆکە، ئەڵێ ئەم دوو کچە گەنجە کوردەی ڕۆژاوە دەکەم بە دیاری. ئەوە دیراسەکراوە. یعنی ئەی سەربازەکانم، ئەمانە نەک مسلمان نین، ئەمانە هەر مرۆڤیش نین.
دووەمیشیان بۆ لێدانی کورد بە ئیسلام لێدا، چونکە ئەزانێت کورد چەند دڵسۆزی ئیسلامە. ئەمە هەموو دیراسەکراوە، یعنی توێژینەوەی لەسەرکراوە کاتی خۆی سەدام کە ساڕۆخەکانی بۆ ئێرانی شیعە دەنارد، دەینووسی ساڕۆخی عەباس، ساڕۆخی حوسەینی، ئەیزانی شیعەکان زۆر مولتەزیمن بە ناوی حوسەین و عەباسەوە، بەو ساڕۆخە لێدان کە دەهات بۆ کوردستان بۆ کوردی سونی مەزهەب دەیزانی منداڵەکانی ئێمە ئێستاش لەدایک دەبن، ناوی خالیدی کوڕی وەلیدیان لەسەر دەنێ، ناوی خالید سعد قعقاع، لەشکری خالید، لەشکری سعد، لەشکری قعقاع، بەو ناوە لێ دەداین. بەڵام لە هەموو مێژووی عێراق سەیری ڕابردووی بەعس بکە، یەک ناوێک نییە بە ناوی خەستەخانەی خالیدی کوڕی وەلیدەوە، زانکۆی سعدی کوڕی ئەبی وەقاسەوە، بەڵام ئەوانەی بە ناوی خۆیەوە دەکردن، مەتاری نێودەوڵەتی سەدام، زانکۆی نێودەوڵەتی سەدام حوسێن، مستەشفای نێودەوڵەتی سەدام، ئەمانە هەموو بە ناوی خۆیەوە بوون، بەڵام بۆ ناوی سەحابە بەکار نەدەهات. دەیزانی تۆ بە چ قەڵسی، بە تۆ چی شتێک زۆر بەلات پیرۆزە بە هەمان شەکلی دەدای، واتە ئەمە شتێکی دیراسەکراوە. ئەم هەموو هێرشە بۆ سەر کورد بە ناوی ئاینەوە و بە فتواوە توانیوێتی کورد وا بکە کە لە ئاین دوور بخاتەوە لە ئاینی ئیسلام، یاخود ئاینەکە بشێوێنێ لە پێشچاوی ناشرینی بکە؟ هزار جار سپاس بۆ خۆی گەورە بەهۆی وەشیاری و دینداری ڕاستەقینەی میلەتی ئەمەوە نەخێر. پێش لادانم لە وتاردان لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی هەژ وتارم هەبوو لەسەر کتێبی نێرگس لە دۆزەخی ئەنفالدا، جەنابیش دەڕوونی خوێندووتەتەوە لە نووسین بەڕێزم کاک عارف قوربانی ڕێزمان هەیە بۆی لێرەوە تا ئەڵمانیا. بەشتم ئەوەیە نێرگس لە سجنەکانی تۆپزاوادا ئەو ڕۆژەی لە دیەکەی خۆیاندا ئەنفال کراون بە ڕۆژوو بوون. لە سجنی تۆپزاوادا بە یەک سەمونی ڕقی بچووک ئەڵێ حتا ئێوارە هاوارم دەکرد لە تاوی برسێتی و نان بە ڕۆژوو بووم. ئەم میلەتی ئێمە بە ناوی سوڕەتی ئەنفالەوە ئەنفال کراوە، کەسی لە سجنی داگیرکەراندا ئامادە نییە بە لەتێک سەمونی ڕق ڕۆژەکەی هەر دەبێ بگرم. یعنی ئەو ئاوەی کە لە گەرمیدا دەمدەنێ من ڕۆژەکەمی پێدەشکێنم بە ڕۆژی داهاتوو بەبێ پاشیەوە بە ڕۆژوو دەبم. دەڵێ ساڵحی برام کە دوای ئەوە نەبیندرایەوە لە ناو ساحەکەی تۆپزاوادا کە تازە عەمەلیات کرابوو 22 تەقەڵ بە ورگیەوە بوو، سکی هەڵدڕا و 22 تەقەڵی پێوە بوو. لە کاتی سوژدەبردنە ئافرەتەکان چاویان لێ بوتیان سەربازێک ئەفسەرێکی سوپای بەعسی عێراقی هات یەک شەقی تێ هەڵدا بەسەر دەماخستی لە کاتێکە ئەو لەو ئەنفالەدا سوزدەی بۆ خۆی پەروەردگاری خۆی دەبرد. خەمی ئەوە بوو لەناو ئەو مەئساتە قیامەتەدا کە چارەنووسیان بەرەو دۆزەخێکی ڕاستەقینەی سووتاندن دەبرێ کەچی کوردێکی ئێمە بە نەخۆشی هێشتا ئاگای لە نوێژەکەیەتی. سوپاس بۆخوا بۆیان نەچوە سەر. ئەو ئەنفالی بەسەر ئێمە داهات، زەرورە هەموو ڕۆژە من هەش وتار هەموو ساڵێک زنجیرە باسێکم لەسەر ئەنفال هەیە بۆی گەندگەی ئێمە نەوەکانم بزانن ئێمە چیمان لێ هاتووە. کتێبێکم دەخوێندەوە لە کتێبخانەکەمدا بە ناوی هێلانەی هەڵۆکان، کاگازات سەراوی پێشمەگەی دێری نووسیوێتی لە چاپی یەکەمدا 2010 چاپ کراوە لە لاپەڕەی 358 باسی ئەنفالی چوار دەکات لە دۆڵی سوورقاوشانی لای دوکاندا. کۆمەڵک پێشمەرگە لەگەڵ کۆمەڵک ماڵ و منداڵدا دەچنە شوێنێکەوە قامی شەڵانێک، یعنی تۆ لە هەموو خاکی خۆتا چویتە ناو قامی شەڵانێکەوە، قامی شەڵانێک کە بەس خشۆکەکان تێدا دەژین، جێگەی مرۆڤ نییە. ئالەوێدا سەربازەکانی عێراقی دەوریان دەگرن بەداخەوە لەو کاتەدا منداڵەکە لە برسان و لە تاوی ئازار دەست دەکا بە گریان لە باوەشی دایکیە. پێشمەرگەکان هاوسەری ئافرەتەکە دەڵێن هەر چۆنێ بێ مناڵەکە بێدەنگکە با کەشف بنێ. فڕۆکەکە دەڵێت داری گەڵاکانی دەوەراند کە لێمان نزیک دەبەوە دەهات کەشفمانکە. سەربازەکان و ئەفسەرەکانیان دەرەجەکانیان دیار بوو لە بەردەم ماوا بوون. ئێمە لەو قامی شەڵانەدا دایکەکە لە تاوی ڕوحی خۆیان، یعنی من قەت ئەوم لەبیر ناچێتەوە. دایکێک دەم و لوتی منداڵەکەی دەگرێ، تون دەیگرێ بۆی هەناسەی نایە، دەنگی گریانی نایە، حتا ئەوانە دوور دەکەونەوە گیانیان سەلامەت بێت. تۆ لە شوێنێک لە وڵاتی خۆتە، لە کۆشک و تەلارانی، لە گوندەکەی خۆشدانی چویتە چەم و بێشەڵانێکەوە، ئەڵێ دوای ئەوەی کە تێدەپەڕن و هیچ ناندۆزنەوە دایکەکە دەمی لا دەستی لەسەر دەمی مناڵەکە لا دەبا. ئەو کۆرپە جوانەی کورد گیانی لەدەستداوە، هەناسەی تیان نەماوە چونکە هەناسەی بۆ نەچووە هەوەسیەکانی. ئێمە ئەم میلەتە کەچی لە ئەگڵ ئەوەشە کە دوای ڕاپەڕین کە 2 ساڵی فەرق بوو لەگەڵ ئەنفالە. ئەم میلەتە کوردە کە چۆر گوندەکەی خۆی نەک ئەنفال ئیسلامی بەرچاو نەخست، زیاتر شیرینی کرد. جەنابیشت و هەمومان هەموو بینەرانی بەڕێزی ڕوودا و شاهیدن کە یەکەم کارێک لە دەیەکاندا دەکرا دروستکردنەوەی مزگەوت بوو. کوردی ئێمە وشەیەکی زۆر جوانی هەیە، بەرماڵ. ئەڵە بەر لە ماڵ بەرماڵی نوێژەکەت هەبێ، بەرماڵ یعنی بەر لە ماڵ. ئێمەی کورد عادەتێکمان هەیە
پێش ئەوەی ماڵ بەیەکەوە بنین خان و دروستکەین کەل و پەل ڕاخین بەرماڵی نوێشکردنەکەمان لەبیر نەچووە شوێنێک نییە کانی و ئاوێک لە کوردستاندا نیە بەردەنوێژێکی لەسەر نەبێت کابرا هاتۆ بەردێکی دۆزیوەتەوە کاشی و شن نەبووە بە کۆڵ هەڵی گرتووە لەسەر ئەو کانیە دایناوە خوا بە خەڵک نوێژەکەی نەفەوتێ ئەو کاتە دەستگای غاسەی ئیسلامی ڕابطەی ئیسلامی جەنابی مام جەلال هەموو مزگەوتێک مشاهیدم کە لە دیەکانی بە تقریباً تخی سلێمانی مزیات شارەزام هەر مزگەوتێک دەکرایەوە 10,000 دینار لێسکرداری خۆی دەدایە ئەمە نیشانەی ئەوە بوو بەعس خەونەکانی بوونە بەڵقی سەر ئاو ئەم میلەتە زیاتر باوەشی بە ئایندا کرد ئەم خەونە لە سووریاش دەبێتە بەڵق دڵنیا بە ڕۆژگارێک هەر ئەو مەلایانەی ئەو فتویان لە وەزارەتی ئەوقاف نووسیوە لە دوای مەرجی جۆلانیەوە کە ئینشاءڵڵا نزیکە و چونکەەوە ئەداشێکی بەکارهێنراوە کابرایەکی دوێنەی تیرۆریستی سەر و ڕیش چاک کراو بۆ ئین باغ لە ملکرا و چاکەت و پانتۆڵ لەبەر کراو هەمان کەسی دوێنەیە ئیشێکی کاتیان پێیەتی پێی جێبەجێ دەکەن بەڵام بڵقەکەی ئەویش دەبێتە سەر ئاو خەڵکی ڕۆژئاوای کوردستان کە من هاتم لە ڕوودا و سعات 12:20 لە بەرنمەکەی کاکسەنگەرە ڕۆژنامەوانێک لێکی کوردی سلێمانی لە قامیشلۆ قسەی دەکرد وتی لە شوێنێکم لە یەک گەڕێکی بچووکە دوو بناری مزگەوتەوە تا لە یەکەوە دیارن مزگەوتی گەورەی قامیشلۆ پڕە لە نوێژ خوێن هەر لە بەرنمەکەی جەنابتان سعات 12:20 بڵاو کرایەوە مامۆستا ئەمانە کە هێرشەکەنە سەر کوردستان هەمیشە ئاڵای کوردستان دەدڕێنن دایدەگرن دەیخەنە ژێر پێ بە خەڵک دەڵێن خەنازیر وەکو بەراز ناوێنێن تەنانەت دەبینین کەوا چێلی قەبرەکانیش دەشکێنن ئێستا ئاڵای کوردستان کوفرە بە پێچەوانەوە ئاڵای پیرۆزی کوردستان ئاڵای ماناداری ئیسلامە من ناڵم ئاڵای ئیسلام هەموو ئیسلام ئەڵێم ئاڵای ماناداری ئیسلام ئاڵا جوانەکەی خۆمانە قانعی گەورە شاعیر و مەلای گەورەی کورد شعرێکی هەیە ئەڵێ سوورید نیشانەی شەهیدانمانە سەوزید نیشانەی دەغڵودانمانە سپید نیشانەی ئاشتی وڵاتە ڕۆژی ڕووناچی ڕێگەی نەجاتە گەنمت یانێ های کووردە بزانە نانی خۆت منێ دەستی بێگانە قەڵەمت مانای تا ڕۆژی مردن تێکۆشن لە ڕێزانین و خوێندن ئێمە ئێستا غەدرێکمان لە ئاڵای کوردستان کردو ئەم دوو گوڵەگەنمەکەمان لێلا بردووە کە لە سەردەمی قازیدا هەبوو بەدەستی پێشەوای مەلای کورد ئاڵای کوردستان بەرزکراوەتەوە هەمیش قەڵەمەکەمان لێلا بردووە ئێبرا ئەمەی کە لە ئاڵای کوردستانە هەیە هەمووی پەیامی ئیسلامە پێت دەڵێ ئاگاد لە شەهیدەکانت بێ هەر میلەتێک شەهیدانی خۆی لە بیرچێن وەفادار نییە پێت دەڵێ ئاگاد لە نان و بژێویت بێ نانی خۆت نەخەیە دەستی بێگانە چاولێ کوردی بێ سیاسەتی ئێمە لە باشوور نانی خۆمان خسۆتە دەستی بەغاوە حاڵی موچەخۆرەکەمانە نانی خۆت با بەدەستی خۆتەوە بێ ئابووری خۆت نەخەیتە دەستی خەڵکەوە بەڵام خۆشت دادپەروەر بە پێت دەڵێ ئاشتی بپارێزە وڵات بە شەڕ و وێران دەبێ ئاشتیمان دەوێت لاپەڕی ئێمەی کورد سپیە دژمنایەتیمان لەگەڵ خەڵکانیە پێت دەڵێ ڕێگات هەبێ بۆ ڕێگەی ڕزگاری لە یاد نەچێ تۆ دژمنت زۆرە ناحەزت زۆرە ڕێگاکەی خۆت ڕێگای ڕاستەقینەی کوردایەتی لە یاد نەکەی نەبی بە پیاوی ئەملاولا و مەیل مەکە بەلای خەڵکی بێگانەدا پێت ئەڵێ زانستخواز بە وڵات بە زانست پێش دەکەوێت ئێبرا ئەمە هەموو ئاڵا هەموو ڕەمزەکانی ئیسلام هەموو جوانیەکانی ئیسلام لەم ئاڵایەدا هەیە یاننا باشە بۆچی ئاڵای من کوفر بێ ئاڵای سووری ئاڵای ئیسلام بێ ئاڵای عێراق ئاڵای ئیسلام بێ ئاڵای تورکیا و ئێران ئاڵای ئیسلام بێ نابە پێچەوانەوە ئەوە غەرەزی ناو دڵیانە بەڵام عەرزم کردی ئەوەشیان دیسان دەبێتە بڵقی سەر ئاو بەو خەیاڵ پڵاویەوە جارشکە سەر دەنێنەوە وەکو کورد وەکو نەتەوە چی بکەین یەکەم دوعا بکەین بۆ خۆمان بۆ کوردانی ڕۆژاوە بۆ هەموو ستەم لێکراوان بڵین یا ڕەبی خوا لە شەڕی ستەمکاران بمان پارێزی لا تتمنوا لقاء العدو با پێغەمبەری سەرمان ڕوحم بە قوربانی خۆی ناوێ صلی الله عليه وسلم دەفەرمێ قەت خۆزگە مەخوازن بە ڕوبەڕوونەوەی دوژمن ئێمە دەڵین یا ڕەبی خوا لە شەڕی ستەمکار بمان پارێزە دوعای خێریان زۆر بۆ بکەین دوعا کاریگەری زۆر هەیە دایکانمان پیاوەکانمان منداڵەکانمان گەنجەکانمان دوعا بۆ کوردانی ڕۆژاوا بکەین دوو بەڵگە نەدەینە دەست دوژمنانی کورد کە خۆیان دژە ئیسلامن قسەیەک نەکەین بۆنی کوفری لێبێ ئاگامان لە خۆمان بێ چونکە ئەوەی دەوێ ئاگامان لە ڕاگەیاندنمان لە قسەمان لە هەڵوێستمان بێ سێ تا دەوڵەتی کوردیمان نەبێ مامۆستا نوێنەر هەموو بینەرانی بەڕێز تا دەوڵەتی کوردیمان نەبێ لە باشوورێک کە 5,000 شەهید و 10,000 بریندارماندا لە شەڕی داعشدا لە ڕۆژ ئاوایە کە زیاتر لە 15,000 شەهیدمان داوە دوێنە شەو هەر لە کەناڵی ڕووداوە جەنابتان ئاگاتێن لەوە دۆڵان تراب چی پێوتین وتی پارێکی زۆرمان داوەتە کوردەکان و خۆدیفاعیان خۆ لە هەل لە ئێمە نەکردو لە خۆیان کردووە کەواتە جەنابەت لەبیرتە ڕەنجبەر هەبوو کاتی خۆی نازانم وشەکەت بیستووە ڕەنجبەر واتە کاسبی بۆ خاوەن زەویەک دەکرد لەو سەرەوە بەس ماندووبوونی بۆ دەمایەوە نانەسکەکەی پێدەبڕا دوای حاصڵاتی کاکە بۆ کوێ دەڕۆی بڕۆ مەڕ زەوی خۆمە ئەگە حەزم لێ نەبێت ساڵیشکە نادەمەوە
نابێ کورد هیچ کەڕەنجبەری خەڵک بێ 15,000 شەهید 5,000 شەهید 25,000 بریندار لە باشوور ڕۆژاوا بدەین بۆ پاراستنی مرۆڤایەتی لە دەستی ئەو فکرە بووەگەنە کە چەند ناجوان مێرانەیە جەنازەی مردوویەک لە باڵەخانە فڕێدێتە خوارەوە چەند ناجوان مێرانەیە بە کچێکی کورد بڵێ بە دیاری دەنێرم بڕۆ فەسادیان کە یعنی ئینسان مچوڵکە بە لە شیادێ ئەمە نازانی نە مرۆڤن نەهیچن لە پێناوی مرۆڤایەتیدا کورد ئەمەی کرد کەچی ئێستا پێمان لەوڵە پارە وەرگرتووە حتا دەوڵەتی کوردیمان نەبێ ئێمە هەر ڕنج بە خەساری خەڵکین هەر ڕنجبەری خەڵکین نابێ میلەتەکەمان هیچ کار ڕنجبەر بێ ئەبێ بە هەموو شێوەیەک هەوڵ بدەین دەوڵەتی کوردیمان هەبێ من هەموو جاکە قورئان دەخوێنمەوە دەگەمە سوورەتی النمل کە خوا دەفەرمێ وادی النمل حتى إذا أتوا على وادي النمل لباسی سيدنا سليمان والله شەر مەزاری دام دەگرێ خوای گەورە دەفەرمێ ئەو دۆڵە ناوی دۆڵی مێرولەیە دۆڵی مێرولە یعنی چەند شارە مێرولەیەکی لێیە بە کوردی خۆمان بە شوێنەکە دەڵێن مێروستان کوردواری مستەلەحە بەکاردێن مێروستان باشە خوای گەورە خۆ لەو شی و دۆڵە داشتی کە ژیاوە حەشەراتی تر زۆر ئاژەڵەکانی ژیاون چونکە مێرولەکان زۆری نەبوون خوا دەفەرمێ دەبێ وادی نەمل بێ وادی شتێکی تر نییە ئەوە مێروەستانە شتێکی تر نییە بەڵام معقولە 8 ملیۆن کورد لە وڵاتانی لەم کوردستانە ئازیزەی خۆماندا کە خوا بە مبارەک ناوی بردووە دەوڵەتێکن نەبێ ناوی دەوڵەتی کوردستان بێ بەڵام دڵنیە بە لەوە تۆ گەنجی و منیش تۆزە چوومە پێشە بەڵام هەر گەنجم منیشی تۆژ ئینشاءالله ئاوات دەخوازین دەوڵەتی کوردستان ببینین ئینشاءالله مامۆستا کاتم کەماوە بەزما من یەک پرسیاری دیکە بکەم لێرە بەڕاستی لە کاتێکا کە فتوا ئەدرێ لە دژی کورد بە ناوی دینەوە بە ناوی سوورەتێکی قورئانەوە ئەرکی دامەزراوەی گەورەی ئیسلامی چییە؟ من ناموێ ناوی هیچ دامەزراوەیە بێنم بەڵام کۆمەڵی دامەزراوە هەن لەسەر دنیای ئیسلامیان ناسراون ئەرکی ئەمانە چییە؟ بەڵێ وەڵاهی ئەوانەش زۆربیان بەداخەوە لە هەر شوێنە یەکێتی زانایانی ئیسلامی هەبێ ئیتیحادی عولەمای مسلمین کەوتونە ژێر ڕکێفی وڵاتەکانی خۆیانەوە عەرزم کردی چۆن وەزارەتی ئەوقاف چەکشە بۆ لێدانی ئازادی خوازان نەک بۆ بەرگریکردن لە ستێم لێکراون ئیتیحادی عولەمانی مسلمانیش بەداخەوە زانای وەکو عەلی سەڵابی کە ئێمە چەندمان خۆش دەویست کتێبەکانی لە کوردستان هەمووی وەرجێڕاوە بۆ سەر زمانی کوردی کەچی بەداخەوە بە کوێرانە پشتیوانی لە ئەحمەد شەرعێکی تیرۆریستی دوێنێ کورد کوژی ئەمڕۆ دەکا لە کاتێکا ڕئیسی ئەوە یعنی ئەوە بەڕاستی پێداچوونەوەی دەوێت تۆ دینت ئیمانت چاوەڕوونیت بپرسە ینی وەرە ببینە بەڵام ئێمە با لە خۆمان پرسین ئێمە دەبێت دڵە گەورەکەی کوردایەتیمان لەبیر بێ ئەم میلەتەی ئێمە زۆر لێبوردەیە من باسی ئەنفالم کرد مامۆستا نوێنەر لە کاتی ئەنفالە ئەو دوژمنە سامناکە هاتەوە بەردەستی ئێمە دەبێت ئێمە ئاگامان لە خۆمان بێ هەم لە ڕۆژاوە هەم لە باشوور هەم لە باکوور ڕەفتاری خراپی دڕندانەی ئەوان ڕەتفعلی ئاوا لە ئێمەدا دروست نەکە شەڕ دەکرێ دیلیشت دەکەوێتە دەست جەنابەت تەماشاکە لە هیچ مێژووی پێشمەرگەدا نییە دیلێک کەوت پێدە دەستی پێشمەرگە و تفێکی لێکرابێ پێوترابێ خنزیر سەگ بەراز ئەمانەی پێوترابێ تین و کرابێ برسی کرابێ ئێمە لە کاتێکە دوای فەوتانی ڕژێمی گۆڕبەگۆڕ و کەڕاپەڕین ڕوویدا ئەو لەشکرەی کە ئەنفالی کوردی کرد کەوتە دەستی کوردەکانی ئێمە خۆ من تەمەنم لە تۆ زیاتر و هەموو بەچاوی خۆم بینیوە لە حجری فەقێتی وم لە ڕانیە ئالەو کاتەدا یەک تاکە جوندیەک نەکوژرا نمونەیەکت بۆ دێنمەوە بە بەڵگەی کتێب کابراایەکەی لە پیرەمەگرونی خۆمان خاڵە بەکری تەلانی یەکێکە لە پێشمەرگەکانی ساڵی 76 یەکێتی و پێشمەرگەیەکی گەلێک دێرین یعنی دەم منداڵی 5 کوڕ و 5 کچی لەگەڵ هاوسەرە بەڕێزەکەی ئەنفال کراون خۆی جلەکانی لە منتیقی ئاغزەلەر لە کتێبەکەیدا کتێبەکەی کە فاخرتەلانی بۆی ئامادە کردو و نووسراوەتەوە لە لاپەڕی 354دا دەڵێ دوای ڕاپەڕین کە من هێشتا جلی منداڵەکانم دۆزی بۆەوە کە چوومە شوێنەکەیان و بردرابوون لە شیوەڵانێکا خۆیان شاربەوە 5 کوڕ و 5 کچ گاڵتە نییە دە منداڵ بەرهەمی هەموو تەمەنت لە پێناوی بەس کوردایەتیدا ئەنفال کراون ژنێکی بەڕێز و بە حرمەت خاوەنی دایکی دە منداڵ ڕۆیشتووە ئەڵێ لە تەکیە بەرپرسی میحوەری ئەوێ بووم لە کاتی ڕاپەڕیندا ئەو سەربازانەی کە کچوژنی منداڵ و کوڕەکانی من و کچەکان و خێزانمیان ئەنفال کرد خزمەکانمیان ئەنفال کرد ئەڵێ هێنایان نەبەردەستم ئەو منتیقەیە ئەو هەمان فەوج و هەمان فێرقا بوو من بوومە سەرۆکیان بردم لە مەرکەزێک دامنان دەمناد لە ماڵەکانەوە نانیان بۆ دەهات خۆم نانم بۆ خۆ دەکردنەوە یەکێک لە پێشمەرگەکان پێی وتبوون بە عەرەبی خاڵە بەکرد هەموو ماڵ و منداڵی ئەنفالە واللهی زۆر لە عەرەب تووڕەیە کاتێک کە چوم دەستیان ماز دەکردم قاچیان ماز دەکردم پەلاماریان دەدەم جا عەرەب ناڵم هەمووی چونکە ئیسلامی ئێمە هەمیشە دەڵێ بەشێک باسی منافق دەکات دەفەرمێەوە منهم باسی جوولەکە دەفەرمێ ئیلا قەلیلا منهم گشتگیری خراپە ئیسلام وات پێ ناڵێت دەڵێم بەشێکی زۆر لە عەرەب
لە کاتی دەسەڵاتە هەرچی ڕەحم و بەزەی وجدان بێنیەتی لە کاتی زەلیل بوون کەوتە بەردەستت ئەوەندە دەلاڵێتەوە کەسایەتی خۆی ناهێڵێ ئەڵە دەگریان بەڵام پێم وتم ئەوە لە ئەخلاقی منی مسلمان نییە لەبەر خاتری خۆی یەک قسەی نەشیاوتان پێ ناڵم یەک دارێکتان لێ نادەم ئازادیشتان دەکەم بە بڕیاری سەر و خۆمان ئێوە ئازادن نەمهێش کەسێک وشەیەکی نەشیاویان پێ بڵێ ئەم دڵە گەورە ئێمە دەبێت ئەم گیانی لێبوردەیەمان هەبێت لە ساڵی 1976 لە مانگی 12دا گوندەکەی من شارستێن قەتڵ و عام کرا ناسمە سەر داستانەکە خەڵک زۆری بیستوێتی لەمە بەستمەوە یەکێ لەو ئەفسەرانەی کە ژن و منداڵی ئێمەی قەتڵ و عام کردبوو لە مزگەوتەکەدا بریندار دەبێت مام حاجێکی گوندی شارستێن دەچێتە سەری سیرەکە لە سەرمەرگایە مامۆستا علی پشدەری کتێبێکی دامێ مێژوویش تا چاپ نەکراوە باسی شارستێن دەکا وتی مامۆستا پێداچوونەوەی بۆ بکە مامۆستا نووسی بووی هەی عەمر نەمێنێ مام حاجی دڵسافی کورد لە سەرمەرگا بە ئەفسەرەکە دەڵێ بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله منیش لەسەر هامیشەکەی بۆم بە قەڵەمی سوور بۆم نووسیەوە مامۆستا علی ئەوە بێعەقڵی نییە ئەوە دڵپاکی و موسڵمانیەتی ڕاستەقینەی میلەتی منە ئەو مام حاجێنە خوێندەوارە پێی دەڵێت تۆ دنیاد ڕۆی بووی بە قوربانی بەڵام تخوا با قیامەت شتێکە بێ شایەتمانێک بێنە تۆ دوژمنی منی من بە کافر دەزانی بەڵام من هێشتا نامەوێت تۆ بێدیم بی ئەم ڕوحیەتە ئینشاءالله لە خۆماندا زیندووکەینەوە جا چێژ لە جیهانی ئیسلامی قسەی خێری کرد وەکو سەماحەتی محسین الحەکیم ئەها مێژوو دەینووسێتەوە چێش خیانەتی کرد وەڵڵی هەر مەلایەک لەسەر گەل و نەتەوەی خۆی نایەتە وەڵام مێژوو ڕەحمی پێ ناکە وە خواش ڕەحمی پێ ناکە وە قیامەتیش ئەوەی کە لەگەڵ مەزلوم نەبێت دژی زاڵم لەگەڵ ستەم لێکرا و نەبێت دژی ستەمکار بەخوا خوالی خۆش نابێت من زۆر سپاس دەکەم مامۆستا فاتح شارستێنی دووبارە بەخێر بێتەوە یەک کەلیمە ماماوە دقایق ئەگەر یەک دقە ما بێت لە کۆتاییدا ختام و میسکون ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە ڕب ضارەتی نافعە هەندێک شت هەیە زۆر مەترسیدار و ئازارهێنە بەڵام زۆر بەسوودە ئەو سوودانی کە پێیوتین یەکەم زیاتر دەست بە دینەکەمانەوە بگرین بەڵام کام دین دینی ئەبوو فڵان کەسی میسری و سعودی و قەتەرینە دینی مەلا عەبدولکەریم و مدەڕیس و شێخ محەممەدی خاڵ کە دەیگوت کوردایەتی خواپەرستیە دینی مستەفا زەڵمی و مەلای گەورەی کۆیە دەبێت کورد بگەڕێتەوە سەر ئەو منهەجە دینداری خۆی دوو پێی وتین ئێمە کورد هەموو یەکە هەمومانی بە ئاگاهێنایەوە ئاڵای هەموو حیزبەکانتان فڕێدەن بەس ئاڵای کوردستان بەرزکەنەوە لە باشووریشدا کە ئەم چەلەحانەیە هەیە شیعرەکەی دکتۆر عەبدوڵڵا پەشێو کە لە هەسپم هەورە و ڕکێفم چیال لە چاپی یەکەم 2006 لە لاپەڕی 470دا نایخوێنەوە درێژە لەبەر بەرنامەکە تا پرتەقاڵ و سێ و پرتەقاڵ و مۆزوو سێ و مابن کۆبوونەوەکان قەت تەواو نابن واز لەو کۆبوونەوانە بێنن توخوا ئەم جارەکە کۆبوونەوە چەرەس و میوەی سەرمێزەکانتان هەموو وەلانیان هێسک و پرووسکی ئەنفالەکانیان لە بەردەمدانن منیش دەڵێم وێنەکانی ڕۆژاوایان لە بەردەمدانن ئەگەر هەستی کوردایەتی بەرپرسانی باشووری کوردستاندا هەبێ ناڵن ئەم دۆخەی کوردستان ئەوا بێ حکومەتێکی خزمەت گوزار لە نزیکترین کاتا پێک دێ و لە بەغدا دەبینێ یەک کەس یەک قسە یەک دڵ یەک ئاڵە خاڵی سێم ئەمە ڕب ضارەتی نافعە والله ئەم ئازاری کوردستانی ڕۆژ ئاوە کە هەمومانی هێنایە گریان و خەمی کرد بە دڵی هەموماندا واللهی گەنجانی ئێمەی ڕۆشن کردەوە گەنجی ئێمە مامۆستا نوێنەر هەمووتان شاهیدن بڕواتان هەبێ هەستی نیشتیمان پەروەری کوردایەتی هاتبووە کزی بەهۆی ئەم نەعەدالەتی لە کوردستاندا هەیە گەنجی ئێمە مەحروم کرابوو بەڵام ئێستا شەحنەکەی فول کردەوە پێی وتین خەڵکینە کوردستان و نیشتیمانەکەمان جیاوازە لە حکومەت ئێمە گلەیمان لە حکومەت هەیە گەندەڵکارانمان لەبیر نەچۆتەوە ها لەبیرمان نەچوونەوە حەد دەنوکمان لەسەرتانە بەڵام کە گەیشتینە تنگانە نیشتیمان و کوردستان و حکومەتی خۆمان نەک ناگۆڕینەوە بە خەڵک هەر پێمان عیب بە بەراوردیشیکەین ها گەنجەکانی ئێمە لە سلێمانیەوە دژە تیرۆری سلێمانی گەنجەکانی هەولێر بادینانی خۆشەویست لە هەموو کەرکووکی ئازیز هەڵەبجەی شەهیدان هەموو یەک پارچە ڕووی کردە کوردستانی ڕۆژاوە بۆ دیفاعکردن ئەگە بە قسەیەک بێ بە هەڵوێستێک بێ بە پەرداخەوێک بێ ئێستا سەرمایه‌دارەکانی ئێمە کەوتونە هەڵمەت کۆکردنەوە چۆن بۆ موسڵمانانی مەزلومی غەزا دەستی کۆمەکیمان کۆکردەوە دەبێت ئەوێ زیاتریش بکەین ئەمە لە برا خوشکی خۆمانن هەمومانی شەحن کردەوە کەواتە بەخێر گەڕا بە ئیزنی خوای پەروەردگار من زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بێ مامۆستا فاتح شارستێنی بەرنامەکەت ڕۆشن کردەوە ڕوودا و داوەدان کردەوە یاخۆ هەراوەدان بێ و سپاس بۆ ڕوودا و بۆەوەی کەوا کەناڵێکی ئازادە بۆ قسەکردنی خۆمان زۆر سپاس دەکەم دووبارە بەخێر بێ خوا ئاگادارت بێ سپاس بینەرانی ڕوودا و سپاس کە بینەر و بیسەرم بوون من نوێنەر فاتح ڕێز و سڵاو خواتان لەگەڵ